لە دوای ڕاپەڕینی باری نەوتویەکەوە دەسەڵاتێکی میلیتاری خۆماڵی باشووری کوردستانی بەڕێوە بردووە. ئەم دەسەڵاتە ئەسکەرتاری میلیتاری هەمیشە لە هەوڵی ئەوەیە بووە هەموو کون و قوشبن و سوچەکانی ئەم کۆمەڵگەیە ئەم هەرێمە بەسەربازی بکە بۆ نەوەستاوەکە دەستگاکانی خۆی ئۆرگانەکانی خۆی بگرە و شوێنانی کە پەیوەندن بە کاروباری سەربازی و ئەسکەریەوە ڕووپۆشیان بکە بە دەمامیشی حیزب و میلیشیا و ئەسکەرتارێت و ئەمانە ڕۆچۆتە ناو ئەو دەستگایانی تریشۆکە ئەرک و بەرپرسایەتی ئەو نین خاوەندارەتیان لێ بکە وەرکو بەرپرسایەتی ئەو نین بەڕێوەیان بەرێ. هونەر و کولتور بەشێکی ئەو ئۆرگانە گرنگی ئەم ژیانی ئەم کۆمەڵگەیەن کە ئەم دەسەڵاتە سیاسی ئەوێ ئەمەش قۆرخ بکە هێزی سەربازی خۆی تێ بخسێنێ بە عقڵێتی میلیتاری لەگەڵ یا بجوڵێتەوە. ئەمەش هیچ ئامانجێک و هیچ خوێندنەوەیکی تری بۆ ناکرێت جگەلەوەی کە دەسەڵاتی سیاسی لە باشووری کوردستان ترسی لە هەر نەفەسێک هەیە لە هەر دەواازەیەک هەیە لە هەر پەنجەرەیەک هەیە کە لێوە مەترسی بۆ سەر ئەو دروست بکە. بێگومان نازانین کە کولتور کە هونەر کە ئەدەب کە فکر کە ئەوەی پەیوەندی هەبێ بە معریفە و بە هۆشیاری ئینسانەوە مەترسی دروستەکە لەسەر دەسەڵاتێکی سیاسی فاشیست ئەمکار کۆنەپەرست. بە دەرەجە یەکەم بە تاکید گوشارە دەرەشەکە هەیە ئەم بەڕێزانە و بەرپرسانەی ئەمە پێیان وایە توان لەم ڕێگەیەوە باشترین خزمەت بەو دەسەڵاتە سیاسیانەی دەرەوەی هەرێم و باشوور بکەن کە بە خوێنی سەری هەرێکێک لە ئێمە تینون. بێگومان بەشێکی گرنگی پەیوەندی بەمەوە هەیە بەشێکی گرنگیش پەیوەندی بۆیە و فیلمانایە و ئەدەبیاتی کە لێرە قەدەغاکرێ ڕۆحی بەرەنگاری لەناو گەنجانەیە هەڵەسێننەوە کە ئەمانە کوشتویانە. بەرپرسەکانی ئەمە ترسیان لەوە هەیە ئەمەش هاوشێوەی و کارکتەرانی لەو فیلمانەیە هەن لەو ئەدەبیاتانەیە هەن لەو چالایشانەیە هەن گەنج دروست بێ لێرەوە ڕوبەڕووی ئەوان بەستێتەوە بەرەنگاریان بکە تا سەر بەردەوامە بێ بەڵام ئیرادەکەیەکە ناشکێ. ئەمە و فیلمانە و ئەدەبیاتە فێری کردوون کە چۆن ڕوبەڕووی ئەمانە بوەستینەوە چۆن ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە سیاسیانە بوەستینەوە هەتا دەسەڵاتێکی فاشیستەمکار هەبێ هێزێکی بەرەنگاریش لە بەرامبەریا هەیە تا هێزێکی بەرەنگار و بە ئیرادە هەبێ دەسەڵاتێکی فاشی لە بەردەمیایە. بە قەناعەتی من قەدەغەکردنی ئەم جۆرە فیلمانە گەڕێتەوە بۆ فەلسەفەی حکومڕانی لە هەرێمی کوردستان و سوڵتەی سیاسی قەناعەتی بەچی هەیە و بەرژەوەندی خۆی لەسەرچی ئەساسێکدا ڕشتووە. پێم وایە ئەم جۆرە فیلمانە فعلەن بەرژەوەندەکانی دەسەڵات لەم هەرێمەیە خاتە مەترسیەوە کاریگەریەکی زۆری لەسەر زێهن و بیرکردنەوەی گەنجان دروستەکە جیاواز لەوەی کە دەسەڵات لە لێرە کە فعلەن بەرژەوەندی ئیقلیمیشی لەگەڵ ئەو جۆرە وڵاتانەیە هەیە کە ئەم فیلمانە لە دژی بەرژەوەندەکانی ئەوانیشە کەواتە دوو جەمسەرێ ینی هەم لە ترسی بەرژەوەندی ئیقلیمیەکانی خۆی هەمیش لە ترسی ناوخۆش کە ئەمە دووبارە بێتەوەی کە لەوانەیە سوزانم حرەکەیەکی جیاواز لە بیرکردنەوەی ئەمان تەرجیعی حرەکەیەکی لەو بابەتە بکە ئەم جۆرە فیلمانە. خۆی کێشەکە لە چیە ئێستا حالیان مجتەمەعی کوردی یعنی نخبەیەکی کەمی لێ دەرچێ باقیات بە قەناعەتی من یعنی تەواو لاشەیەکی بێڕۆحە ینی پارچەکردار ڕەتفعلی بۆ هیچ شتێک نەماوە جاچ جای بۆ بڵین بۆ حاڵەتێکی لەم بابەتە جاچ جای بۆ سەقافە یان بۆ ئەدەب یان یعنی پەرچەکرداری بۆ ژیانی خۆی نەماوە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ باگراوندێکی قوڵتر یعنی ئەمە باگراوندێکی قوڵتری هەیە. دەسەڵاتی سیاسی لە بیدایەتی لەم هەرێمەیە لە بیدایەتی هاتنە سوڵتەیانەوە کاریان لەسەر ئەم بابەتە کردووە. خەمەکانی خەڵک بچیان بە ئاراستەیەکە بردووە کە بەڵێم چی ینی خەڵک ئێستا تەنیا خەمی پارە پیاکردن خەمی سوزانم لەهوی پیاسە و گەڕان و سەفەر و سیاحە و ئەوەی کە خەمی نەما بێت ئەوەی کە خەم نەبێ سەقافەیە ئەوەی کە خەم نەما بێ تەوعیە ئەوەی کە خەمێک نەما بێ لەبەر ئەوە فعلا مەفروزە ئەبێت مەفروزە یعنی نخبەی سیاسی تەنیا عفو نخبەی ڕۆشنبیر نخبەی سەقافی لەم وڵاتەیە پێویستە ئەوانش دیسان بە دوای خەمی
جیفانی خۆیانەوە نەبنجارێککە ئەوانش دیسان بە فعلی نخبەیەک دروست ببێ خەمی توعیه به خەمی توعیه مجتمعی به خەمیەوەی بکە لەم جۆرە حاڵەتانە کەس بە ئارەزوو سڵتەی سیاسی نەیەوێت چی بوێ قەدەغی بکە چی بوێ حرامی بکە چی بوێ حەڵاڵی بکە و کەسیش هیچ نەڵێ لەسەری گرنگە بۆ گەنجێک کە ئێستا ئەم جۆرە فیلمانە ببینێ بزانە معاناتی خەڵکەکەی لە باکوور چۆنە معاناتی خەڵکەکەی لە ڕۆژهەڵات چۆنە لە ڕۆژئاوا چۆنە ڕاستە ئێمە تقریبا لە ئیستیقرارێکی ئەمنیان ئێمە ڕەنگە ئەو خەمانی ئێمەش هەمانە خەڵکی باکووری درچی پێنەکەن وەک چۆن مەفروزە ئێمە ئاگامان لە خەمەکانی خەڵکی باکوورمان بێ ئەوەش خەڵکی باکووریش پێویستە ئاگیان لە خەمەکانی ئێمە هەبێ